سبەی دەنگدانی تایبەت لەسەر تاسەری عراق وەرەمی کوردستان بۆ هێزەمنیەکان و هێزەکانی پێشمەرگە بەڕێوەچێت بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عراق کۆمسیۆن دەڵێت سەرجەم ئامادەکاریەکان تەواو بوونە هاوکات کۆمەڵێک ڕێنمایی و ڕۆشنی تایبەتی شەیە سەبارەت بم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لە بەغداوە بەڕێز نبراس ئەبوو سۆدە ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆمسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکانی عراق لەگەڵم دەبێت بەڕێز نبراس سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامادەکاریەکانتان چۆنە ڕێکار و هەروەها ڕێنماییەکان بۆ بەڕێوەچوونی دەنگدانی تایبەت کە سبەی کاتژمێر 7 دەست پێ دەکات بەگشتی. شەوتان باش سپاس بۆ میوانداریکردنم ئەمڕۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەموو ئامادەکاریەکانی کۆتایی پێهێنا جا بۆ دەنگدانی تایبەت بێت یاخود دەنگدانی گشتی ئێمە وەکو کۆمسیۆن هەموو قوتابخانەکانمان وەرگرت ئەوانەی کە بۆ بنکەی دەنگدان تایبەت کرابوون هەروەها ئامێرەکانمان ناردە قوتابخانەکان ئامێرە لۆجستیەکان هەروەها پێداویستی هونەرەکانیشمان لە قوتابخانەکان جێگیر کرد هەروەها ئەو قوتابخانانە لەلایەن دیژنەی باڵای هەڵبژاردننی ئەمنیەوە پارێزگاریان لێ دەکرێت ئێمە تەنها چەند کاتژمێرێکمان لە بەردەماماوە بۆ دەست پێکردنی هەڵبژاردن کە بڕیارە کاتژمێر 7 دەست پێ بکات ئینشاڵڵا سەرکەوتوو ئەبێت ئێمە هەموو پلانەکانمان جێبەجێ کردووە هەموو شتێکیش ئامادەیە بۆ دەست پێکردن. باشە ئاماژەتان بەوە کرد کە ئامێرەکان لە بنکەکان دانراون زۆر جار لە کاتی هەڵبژاردنم پرسیارە دێتە ئاراوە کە ئایا و ئامێرانە تاقی کراونەتەوە تێست کراون و کار دەکەن لەبەرەوەی ئەم جارە بە فەیسی ئەو کەسێک کە دەنگ دەدات ئەبێ بیخوێنێتەوە دەموچاوی ئەمە چۆنە ئەگەر ئامێرێک وەستا لە بنکەیەکی دەنگدان هیچ پلانێکی بی هەیە بۆ جێگرەوەی ئەمە؟ بەڵێ ئەو ئامێرانانە بە تەواوی ئامادەن هەروەها پێشتریش دەنگیان پێدراوە هەروەها ژمارەیەک جاریش تاقی کراونەتەوە لەلایەن کۆمسیۆنەوە بە ئامادەبوونی کۆمپانیای دروست کرد بە تەواوی دڵنیا کراوینەتەوە لەوەی کە ئامێرەکان بە تەواوی ئامادەن و کارەکان بە شێوەیەکی باش بەڕێوە دەبن لەلایەکی دیکەوە ئەو ئامێرانە پێشتریش لە خزمەتا بوون ئێمە ئەگەر کێشەیەک دروست بوو ئەگەر کێشەیەکی هوەری دروست بوو ئێمە بەشی ئەوە کارتی یەدەکمان هەیە کە بتوانین کێشەکە چارەسەر بکەین تا ئەوکو ئەو کاتی ئامێرەکە چاک دەکرێتەوە. باشە باس لەوە دەکرێت هەر کەسێک کە دەنگ دەدات ئیترە گەر پەنجەمۆری نەکرد یا دەستی لەو مەرەکەبە نەدا پەنجەی لە مەرەکەبەکە نەدا ئەو سیمکارتەی کە لەسەر کارتی دەنگدانەکەی هەیە دوای دەنگدان 72 کاتژمێر دەوەستێت ئەمە بۆ ئەوەیە کە هیچ گومانێکی ساختەکاری لە هەڵبژاردندا نەبێت ئەمە وایە؟ بەڵێ بەڵێ بێگومان ئەم ڕێکارە بە گوێرەی یاسای کۆمسیۆنە ئەو کارتانە جا کارتی بایۆمەترین یاخود کارتی دەنگدان لە گشتی بێت یاخود لە تایبەت بۆ ماوەی 72 کاتژمێر دەوەستن کاتێک تۆ دەنگی پێدەدەیت ئەمەش بە گوێرەی یاسای کۆمسیۆنە. باشە کۆمسیۆن ڕایگەیاندووە لەم هەڵبژاردنە بە هیچ شێوەیەک ئەگەری ساختەکاری لە دەنگدان یا ئەنجامی دەنگەکاندا نییە ئەم دڵنیاییە لەکوێوە هاتووە و هەروەها بە چە شێوازێک جیاکردنەوەی دەنگەکان و پرۆسەی دەنگدان بەگشتی ئەم دڵنیاییەی بە کۆمسیۆن داوە کە ساختەکاری لە پرۆسەکە و دواتریش ناکرێت. هەمیشە کۆمسیۆن سوورە لەسەر ئەوەی کە پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی پاک و بێگەرد بەڕێوە بچێت بە تایبەتی پرۆسەی دەنگدانی خەڵک و جیاکردنەوەی دەنگەکانیان ئەوەی کە پەیوەستە بە دەنگدانەوە کارتی بایۆمەتری کارتێکی ڕەسەنە تەواوە هەروەها ناکرێت کۆپی بکرێت تەنها لەلایەن خاوەنەکەیەوە بەکاردەهێنرێت بە تایبەتی ئەوەی کە پرسی بە تەزویر و ساختەکردنەوە هەیە ئەو کارتە تەنها لەلایەن یەک کەسەوە بەکاردەهێنرێت ئەوەی کە پەیوەستە بە جیاکردنەوەی دەنگەکان ئامێرەکە خۆی دەنگەکان جیا دەکاتەوە دواتریش بە شێوەی ئەو دەنگدانەی کە جیا کراوەتەوە بە شێوەی دەستیش جیا دەکرێنەوە دەنگەکان دواتر بەراوردی دەکەین بزانین ئەلکترۆنی و دەستوی ڕاستەقینە جیاوازیان چەندە ئەگەر ئێمە نابێت لە 5 زیاتر بێت جیاوازی جیاکردنەوەی دەنگەکان بە شێوەیەکی دەستی یاخود بە شێوەیەکی ئەلکترۆنی دواتریش ئەنجامەکان دەنرێنەوە بۆ ناوەندی جیاکردنەوەی دەنگەکان کە
نوێنەری لایەنە سیاسیەکانی تێدایە و نوێنەری کۆمەڵگەی مەدەنی تێدایە بۆ ئەوەی کە جارێکی دیکە بە دەستی و بە ئەلکترۆنیش بژمێرێنەوە. ئەمە هەمووی دەستەبەری ئەوە دەکات کە هەڵبژاردنەکە بە شێوەیەکی پاک و بێگەرد بەڕێوە دەچێت و دوور دەبێت لە هەر مەترسیەکی ساختەکاری یاخود ئەو مەترسیەی کە خەڵک لەسەرەتی. کۆمسیۆن هەموو ئامادەکاریەکی کردووە بۆ ئەوەی کە کەمترین ساختەکاری بێت. باشە کەواتە سبەی کە دەنگدانی تایبەت بۆ هێزەمنیەکان و هێزەکانی پێشمەرگە لە عێراق و هەرێمی کوردستان بەڕەوە دەچێت. ڕاستەوخۆ دوای کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدان دەنگەکان جیا دەکرێنەوە دواتر ئەنجامەکەی ڕدەگەێنرێت یا دواتر لەگەڵ هەڵبژاردننی گشتی کە 11 مانگ بەڕێوە دەچێت ئەنجامەکان دەخرێنە ڕوو. بەڵێ دوای کۆتایی هاتنی دوای ئەوەی کە کاتژمێر 6 دەنگدان دەوەستێت و ئامێرەکان دەوەستن دواتریش ئەنجامەکان دەنێرێن بۆ نووسینگەی نەتەوەی لە بەغداد دواتریش جیاکردنەوەی دەنگەکان بە دەستی و بە ئەلکترۆنیش دەبێت. باشە لە ڕووی بێگومان ئەنجامی دەنگی هێزی تایبەت دوای دەنگدانی گشتیە. باشە بەڕێزنی براس لەبارەی چاودێریکردنی پرۆسەی دەنگدان بە تایبەتی کە ژمارەیەک چاودێری نێودەوڵەتی و میدیا لە ئەم هەڵبژاردنە بەشدارن ئەگەر پێمان بڵێ چەند چاودێری نێودەوڵەتی وەڕاگەیاندن و میدیاکار چاودێری پرۆسەی هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمانی عێراق دەکەن. لە ڕاستیدا ژمارەکە زۆر زۆرە تاوەکو ئێستا ژمارەکە ڕوون نییە بەڵام پێم وایە کە چاودێرانی نێودەوڵەتی زیاترن لە 1200 کەس هەروەها لەسەر ئاسی ناوخۆیش ئێمە چاودێرمان هەیە بەڵام ژمارەیەکی دیاریکراومان لە نانیە پشتیوان بەخوا لایەنی تایبەتی کۆمسیۆن ژماردن بۆ چاودێران دەکات و ئاشکرای دەکات ژمارەکە هەر بۆیە ئێمە سبەی نێ پشتیوان بەخوا ژمارە دەکەین یاخود چاودێرەکان دەژمێنین. باشە تا ئێستا کە لە کاتژمێر حوتی بەیانی ئەمڕۆوە پرۆسەی بانگەشە بۆ هەڵبژاردن وەستاوە لەلایەن کاندیدەکانەوە هیچ سەرپێچێک تۆمار کراوە هیچ کاندیدێک دوورخراوەتەوە بەپێی سەرپێچیکردن لە ڕێنمایەکانی کۆمسیۆن لەبەرەوەی کۆمسیۆن ڕایگەیاندووە تا دوای هەڵبژاردنیش ئەگەر هەر کاندیدێک سەرپێچی بکات ئەتوانرێت دەنگەکە هێژمار نەکرێت یا دوور بخرێتەوە هیچ حاڵەتێکی وا هەبووە؟ بێدەنگی هەڵبژاردن لەم ڕۆ دەستی پێ کرد لە کاتژمێر حوتی بەیانیەوە تاوەکو دەنگدانی گشتی بەردەوام دەبێت تاوەکو ئێستا کۆمسیۆن هیچ پێشێرکاریەکی تۆمار نەکردووە کە پێی وابێت ئەمە تاوانی هەڵبژاردنە بەڵام بێگومان لیژنەکانمان بەردەوامن لە چاودێریکردنی پێشێرکاری ئەو چاودێریکردنش بەردەوام دەبێت ئێمە بە گوێرەی جۆری پێشێرکاریەکە لە ڕێگەی لیژنەی تایبەتەوە هەڵسەنگاندنی بۆ دەکەین ئێمە بەردەوام دەبین لە چاودێریکردنی کاندیدەکان جا لە پێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت یاخود لە ڕێگەی کۆبوونەوەی جەماوەری بێگومان هەر پێشێرکارێکم بکرێت ئێمە چاودێری دەکەین و مامەڵەی لەگەڵدا دەکەین بە گوێرەی یاسا چونکە هەر شتێکی وا مانای وایە کە تۆ بێدەنگی هەڵبژاردن شکاندووە کۆمسیۆنیش بە گوێرەی یاساکانی خۆی مامەڵە دەکات چونکە کۆمسیۆن بڕیاری داوە 24 کاتژمێر پێش دەنگدانی تایبەت پێویستە ئێمە بچینە بێدەنگی هەڵبژاردنەوە تاوەکو دوای دەنگدانی گشتی. بەڵێ زۆر سپاس بەڕێز نیبراس ئەبوو سۆدا ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس.